ئیتر پێویست ناکات چیتر نەیماردا سێلڤا نوزەنووز بکات و بۆ گەڕانەوە بۆ هەڵبژاردەی بەرازیل بپارێتەوە. ئەوە تا دوجار میستەر ئەنچیلۆتی ڕاهێنەری هەڵبژاردەی بەرازیل خەونەکەی نەیماری کردە ڕاستی و جارێکی دیکە بانکێشتی پێکاتی هەڵبژاردەی سامبای کردەوە بەڵکو بتوانێت خۆی بسەلمێنێت و بەشداری مۆندیال بکات. ئەنچیلۆتی لیستی بەرایی یاریزانانی بەرازیلی بۆ مۆندیال ڕاگەیاند کە 55 یاریزانن، بەڵام خۆ هەمویان ناچنە مۆندیالی 2026 و لە لیستی کۆتاییدا 26 یاریزان دەمێننەوە ناونووس دەکرێن. نەیمار کە دیارترین یاریزانی ئەم ساڵانەی دوایی بەرازیلە لە 2023 لە هەڵبژاردەی وڵاتەکەی دوورە و ئیتر چەند ساڵێکە بەدەست پێکانی یەک لە دوای یەکی دەناڵێنێت و ڕۆژێک ساغە و 10 ڕۆژ لە نەخۆشخانەیە. ئیتر نەیمار لەسەریەتی ئاست بەرزی خۆی بسەلمێنێت و ئامادەی خۆی بۆ مۆندیال دووپات بکاتەوە چونکە قسە لەو سەرەوە خۆشە و مستەر ئەنچیلۆتی پێشتر تۆپەکەی فرەداوەتە مەلعەبی یاریزانان و وتی لای من ئەستێرە و پۆزلێدان و شتی وا نایخوا. هەر یاریزانێک 100% ئامادەی جەستەی نەبێت چاوی بە مۆندیال ناکەوێت. نەیمار لەم ماوەیەدا ئاستێکی بەرز لەگەڵ یانەی سانتۆس پێشکەش دەکات و یارمەتی تیپەکەی داوە لە دابەزین لە خولی بەرازیل خۆی دەرباز بکات. بەڕاستیش نەیمار ئەگەر تەندروستی باش بێت یاریزانێکی سوپەرە و سەرکردەی تیپەکەیەتی، بەڵام کێشەی ئەو کوڕە زۆرە و زوو پێکانی توش دەبێت. جگە لەوەش بینی خۆمان بێت کێشەی دیکەشی هەیە و شەوان لە دیسکۆ و بارەکان ڕۆژ دەکاتەوە و لەگەڵ ژنەکەی جارجار کێشەی هەیە. جگە لەوانش قومارچیەکی پیسە و بە لایڤ و بە ئاشکرا قومار دەکات. ئیتر ئێستا نەیمار چیتر کاتی لە بەردەستدا نەماوە و مۆندیال کەمتر لە مانگێکی ماوە دەست پێ بکات، دەبێ خۆی ماندوو بکات و خۆیشی بپارێزێت بۆ ئەوەی بەتوانە و لیاقەیەکی باشەوە بۆ مۆندیال ئامادە بێت و ئەنچیلۆتی شوێنێکی لە هەڵبژاردەی بەرازیلدا بۆ بکاتەوە. ئەگەر نا چه حەقی گلەیی و قسەی بندیوارانی بۆ نامێنێت. بابزانین نەیمار چی دەکات؟